سبحان الله ئەولیا و ئەتقیای گەورە خوا دڵیان زۆر عەجیب ڕۆشن نەکاتەوە بە ئەندازی بەهێزی و نزیکی لە خواوە ئەوە زیاتر دڵەکانیان ڕۆشن نەبێتەوە وە زۆر تەبیعی کەسێکی خوا ناسەبینی ئەوەندە قوربی لە خواوە بە قووەتە ئەوەندە بەهێزە تاوە چاوی دڵی کراوەتەوە زۆر شت ئەبین یەڕا ما لا یەڕاه الناس خەڵک نایبینێ ئەوەی کە خەڵک دەرکی پێ ناکە و دەرکی پێکە هەستی پێکە ئەزانێ خوا ڕۆشنایەکی وا ئەخاتە دڵی زۆر شت معلومە بێ لە لێ طبعا لە با بڵێن بابی تەسکیە کەس ناتوانێت بەخۆی بڵێ بڵێم کاکە من تەسکەم تەواو هەر ئیشەکە هەر شەڕەکە هەر مجاهدەکە ئەچێتە سەرەوە حتا ئەگاتە ڕوتبەی زۆر گەورە یانی تۆ بۆ لە نوێژە ئەڵێ ئەسسەلام عەلەیکە ئەیوهە النەبی کە ئەنەما سڵاوی لێک گەیشتێتە ئاستێکی ئەوە ئەڵێ ئەسسەلام عەلەینا اینجا دوای وعلى عباد الله الصالحین لە پشتمەوە یعنی گەیشتێتە ڕوتبەیەکی ئەوە بەرز بۆ لە نوێژە تۆ سەلام ئەدەیتەوە ئەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله ئەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله ئەتەوێت بە دەوروبەرەکە بڵێ کاکە من لێرە نەبووم هاتمەوە چووم لە گەشتێکی ئاسمانیا بووم لە حوزوری ڕەب العالەمینەوە ئێستا گەڕامەوە بۆ نوێژ لە میعراجە مەسەلا بۆ لەوێ فەرزەکرێ لەسەر ئێمە ئەبێن نوێژی ئێمە میعراجە بۆ لای خوا بۆیە بەڕاستی خوای گەورە مەسئلەی ئیکرامی ئینسانەکانی ڕەبط کرد بە تەقواوە کە شتێکی نادیارەکە و هەموو ئینسانەکان مساوین قەت ئینسان تەسەوری ئەوە نەیە بە خەیاڵە بڵێ من لە فڵان کەس باشترم زۆر خەتەرە تەسەور يعني أبو ذر غفاري فرمي الرجل لخزمة في غمريان أبو صلى الله عليه وسلم فرمي أبا ذر سيري ناو مزقوت كبزانا كي زور باش شو أكم جرابا ناو مزقوت قوري بيا أكم بيني جلكي جواني لبرا دانشتوا خزمة كاني خوي همو كوكرتو أموش قاريانا كإيشي كي زور باش دعوة وبانخوازي أكلا ناو مزقوت خلطي كوكرتو قصي خيري عن بوك الله دواي فرمو إيكي خراب ترينا الله سيرم كرد یەکی نوێژەکە یەکی ذیکرەکە یەکی تاعەتەکە دانێ ڕەخشەوە لەو سوچا بۆی خەوتووە پرخە ئەڵێ وتم یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەم ماڵی خواوە بچین تیا بخەی والله ئەی ئەبا ذەر ئەم کەسە ئەگەر بەقەدەر کوڕەی زەوی ئینسان وەکو ئەوەی تریان کۆ بنەوە لە قیامەتە ناگەن ئەم کەس سبحان الله ئەم خەوتووە داماوەی ئەلێرە ئەم شڕۆڵەیە ئەی ئەوە داوەکە ئەوش کاری باشەکە بەس ناگاتە ڕوتبەی ئەم هەوە شتێکە لە دڵایە التقوى إن أكرمكم عند الله أتقاكم كي زور ئەمە هانی ئێمە ئەدا سبحان الله زۆر هەوڵ بدەین لە خوا نزیک بینەوە کەس نازانێ لەوە ئەچێ کەسێک کە زۆر خەڵک بە باشی ئەزانێت و ئەوانە لای خوا حەج ڕوتبەینە کەسێک خەڵک بە خراپی ئەزانێت لای ڕۆ خوا ڕوتبەی زۆر بەرز بێ بۆیە بەڕاستی ئێمە لە مەسائلی قوربمان لە خوای گەورەوە یعنی لە مەسائلی نزیک بوونەوەمان خۆپاراستمان لە گوناه ئەمانە یعنی سبحان الله ئەبێ زۆر ئیشی لەسەرکە چکە بۆ بەڕێزەوی لای خۆ ێ باشە هەموو خەڵکی ئەم سەرزەوی هەموو ئاوا دەستیان گەر بە سنگەوە بۆ تۆ لای خوا تۆ ساقط بی چی ئیسفادەیەکی لێکی هەر بە خەڵکی دنیا ئاوا دەست بگرن بە سنگەوە لەوێ لای ئەو تۆماربی بە هەموو خەڵکی دنیا بە سوکسێرەکە چی لە مەسەلەکە گۆڕ چەند عابید و عارفی گەورە هەبووە لە مێژووی ئوممەی ئیسلامیە وەکو شێت خەڵک سێری کرد لە مناطقی رووسیا یەکێک لەو زانایانە محاضەرەی زۆر جوانە باسی ئەوەکە کە چۆن دینمان گەیاند ئەو کەسەی قورئانی خوێن ئەکوژرا مەشایخ هەموو کوژان عولەما هەمووی کوژان هەمووی فەوتێندان ئەمان هەمووی باسەکات چۆن مناڵێکیان ئەگەر لەبەرەوەی چەند کەلیمەی قورئان نەزانێ ئەیان سووتان هەموو ئەمانە باسەکات دوایی پرسیارێ لە خۆیەکەن ئەی تۆ چۆن مای ئەی باشە تۆ ئەم هەموو هەشتانە و بینیوە پیاوە پیرە ئەی تۆ خۆت چۆن مای پێ ئەکەنێ ئەڵێ من خوا لطفێکی لەگەڵا کردم فەنێکم دۆزیەوە خۆم کرد بە شێت بە شوێنانە مناڵ شوێنەمە کەوتن بەردیان تێ ئەگرتم خەڵک لە ڕێی خوا نانی ئەدامێ هەتا ئەچمە ئەم لادێ لەگەڵ گەورەی ئەم لادێ ڕێ ئەکەوتم شەوان درەنگێک دەموچاوی خۆم ئەپێچا بۆی کەس نەزانێ من کێم و شێتەکەی ڕۆژم دەرسی قورئانە بە مناڵەکانیان نەوت بەیانی هاتەوە شێتەکە هەر ئەم مناڵانەی کە شەو دەرسوێت و بەردیان تێ ئەگرت وەکو شێت و مەجنون ئەبێت چەند کەس ئەوە بەبێ ڕێزیەوە سەیری ئەم شێتەی کردووە نازانێ ئەمە یەکێکە لە گەورە ئەولیای خوا و بەسەر زەوی خۆیان هەڵئەسووڕێ کە ئەم گوندم تەواو کرد فێری قورئان وەگر ئەچم بۆ گوندێکی تر
ئەو شێتە ڕۆژ بۆ فڵانە شوێن بۆ فڵانە شوێن کە سەقینەوە بەسم ئاوا دینی خۆم گەیان بۆ ئینسان وا تەسەور نەکە کەسێک ئەبینی بڵێ وەڵا ئەمە کەمە لەوە ئەچێ پێڵاوەکانی لای خوا زۆ بە حورمەتتر بێ لە سەدانی وەکو من بۆی بەڕاستی ئینسان ئەبێ زۆر بە وریایی لەم مەسئلەی ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم تەعامل کە یەک زەڕە کیبر لە ناخیان نامێنێ